خۆشەویستان زۆر کاتێمە لە پرۆگرامی کورسات مەگەزین قسە باسمان کردووە لەسەر ئەو فستیڤاڵە کلتوریە جیاوازانەی کە لە سەرانسەری جیهانە نمایشەکرێەوە فستیڤاڵی تایبەت ڕێگەخرێەوە ئەبینین کە هەمیشە لە پرۆگرامی کورسات مەگەزین قسە باسی خۆمان لەسەری هەبوو بۆ پێیکە ئەو فستیڤاڵە کلتوریانەوە کات کە کلتورە جیاوازەکان تێکەڵ یەکتری بنووە ئاشنایەتی و دۆستایەتێک دروست بێت هەم لە نێوان هونەرمەندان و هەم لە نێوان ڕێخەرانی فستیڤاڵەکانەوە بتوانن کاری باشتر و جدیتر بکەن لە داهاتوە ئەبینین کە ئەوە بۆ پێنجەم ساڵە چێ لە دەواازی ڕاپەڕین لە شارێڕانی خۆشەویست فستیڤاڵی کلتورە جیاوازەکان بەڕێوە چێدووە ئەم فستیڤاڵە دیارە ئەم ساڵ زیاتر لە 11 گروپ تێدا بەشداریان کردووە و گروپەکانیش جیاوازن و هەریەکە بە کللتوری تایبەتی خۆی بەشداری فستیڤاڵەکەی کردو و تایبەتمەندی خۆیان هەیە بۆ نمایشکردنی کارە کللتوریەکانی خۆیان و ئەوشی کە زۆر گرنگە لە ماوەی 2 ڕۆژە بتوانرێت ئەو هەموو نمایشە جوانە پێشکەش بۆ بینەرە خۆشەویستە بکرێت کە لێوێ ئامادەیە بن دیارە ئاشنابوون بە کللتورە جیاوازەکان بە تایبەتی ئیشەکە لە ئامانجەکانی نەتەوەی کورد کە بتوانێت بۆ پەڕی ئاشتی و خۆشگوزەرانیەوە کللتوری تەواوی خۆی تێکەڵ بە کللتوری جیهانی بکاتوە ئەو فستیڤاڵانی کە ڕێکی خال بە تایبەت لە نێوان وڵاتانی دراوسیەوە بانگێشتی ئەو وڵاتانە بکاتەوە تێدا کللتورەکان پێکەوە تێکەڵاو بکرێن و نمایشی جیاواز و جوانتر نمایش تێکەڵ بکرێت دیارە لە ئێستا پێنجەمی فستیڤاڵی کللتورە جیاوازەکان لە ژێر ناونیشانی ئاشتی و ژیان دۆستیە ئێمەش پێمان خۆش بوو کە ئەمڕۆ لە پرۆگرامی کورسات مەگەزین قسە باسێ بکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز کاک خالید قادر سەرپەرشتیاری فستیڤاڵ کاک خالی سڵاو لێبێ ئێوارە باش سپاس بۆ ئامادەبوونت کە لەگەڵمانە بیت زۆر سپاس بۆ تۆ کاک خالیجان بە سەرەتا لە دروشمی ئاشتی و ژیان دۆستی ئامانجی ئێوە لە تێکەڵاوبوونی کللتورەکان ڕاستە هەمووانەزانی کە تێکەڵاوبوونی ئاشتی و دۆستایەتیە چ پەیامێکی تر لە پشت ئەم دروشمەی ئێوەوە هەیە دووبارە سڵاوتان لەبێت سڵاو لە بینەرە عەزیزەکانی شاشە جوانەکەی کورسات و بەرنامە خۆشەویستەکەی کورسات مەگەزین ڕاستی ژیان دۆستی لە دروشمی ئەم ساڵماندا زۆرتر لە بەرامبەر ئەو قەیرانە سیاسی و شەڕ و ئاشوب و قەیرانانەیە کە لە سەردەمی ئێستادا بەداخەوە ڕووی لە کۆی ئەم دنیاە کردووە لە بەرامبەر ترۆر شەڕکردنی تیرۆر لە بەرامبەر ئەو نەهامەتی و ئاشوبانەی کە بەداخەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت دەکڵێ پێمان وایە پەیامی ژیان دۆستی بۆ یەکتر قبولکردن بۆ خۆشەویستی بۆ پاراستنی ژینگە بۆ ئەوەی بتوانین هەمومان پێکەوە لە سیما کللتوریە جیاوازیەکانماندا پێکەوە بتوانین بژین و گەشە بە توانا بدرێ و ئاڵوگۆڕی پاراستنی فەرهەنگی و کللتوری لە ئەنجامی ئەو ئاڵوگۆڕە کللتوریانەدا بەدی بێت ئاشتی بۆ ئێمە زۆر گرنگە سنتەری ڕایەڵ لە دوای 2010 کە دامەزراوە یەکێک لە پایە گرنگەکانی کە کاری تێدا دەکات کارکردنە لە سەرچەمکی ئاشتی بە واتایەی کە چۆن بتوانین لە بەرامبەر ئەوەی پێی دەڵێن توندوتیژی گیانی ئاشتی و ئاشتی خوازی پەرە پێ بدەین ئەمە گرنگە لە شاری ڕانیە مەسەلەن کە شاری دەواازەی ڕاپەڕینە کە بە دەواازەی ئازادیش دەناسرێ بیکەینەوە دەواازەیەک بۆ ئەوەی هەموو کللتورەکان پێکەوە جارێکی دی و ساڵانە ئەو پەیمانە نوێ بکەنەوە کە دەتوانین پێکەوە بژین دەتوانین پێکەوە گۆرانی بڵین و دەتوانین پێکەوە گەشە بە وارە کللتوریانەدا بدەین کە هەموو کللتورێک تایبەتمەندی و خەسڵەتێکی جوانی خۆی هەیە بۆیە بۆ ڕانیەش ڕاستی سەروەریەکی گرنگە مەسەلەن دەبینی تورکمان دەبینی عەرەب دەبینی لە ئێران لە تورکیا لە وڵاتان دێن هەمویان لێرەدا ئەگەر لە پرۆسەی سیاسی جۆرێک لە ئاڵۆزی هەبوو بێ یان جۆرێک لە بەریەککەوتن هەبێ ئەوە هونەر وەکو پەرێزە جوانەکەی مرۆڤایەتی دێ دووبارە ئەوانە کۆ دەکاتەوە بۆیە ڕایەڵ وەک ڕێکخراوێکی ڕۆشنبیری وەک سنتەرێک کە کار لە واری مەدەنی دەکات ئەم چەمکە بە گرنگ دەزانێت وەکو چەمکی ئاشتی و ژیان دۆستی بۆ دروشمێکی سەرەکی بۆ فستیڤاڵی ئەم ساڵمان باشەکە خالید ئەوەی کە زۆر گرنگە لێرە تا چەند ئەو کللتورە جیاوازانەی تر بەدەنگ داواکاریەکەنی ئێوە هاتوون و بۆ بانگێشتیان قوبول کردو بەشداریان کردو لە فستیڤاڵەکە بەو دروشمەی کە ئێوە داتاننەوە لە ڕاستی لە ئەم ساڵ زیاد لە 25 گروپ ئامادەیی دەربڕی و تەنانەت لە ئەوروپا و گەیشتە وڵاتی چین و هندستان ئامادەیان هەبوو و سیڤی چەندین گروپیشمان بۆ هات بەڵام خۆتان دەزانن
توانای ئێمەش مەحدودە بەداخەوە ئەگەر پشگیری و هاوکاری مەسەرەن ئەو دامەزراوانەش نەبا کە پشگیری فیستیڤاڵەکەمانیان کرد ڕەنگە نەمانتوانی بە ئەوەش بگەین ویستمان خەونی گەورەترمان هەبوو بەڵام بەداخەوە لەم فیستیڤاڵەدا هەر ئەوەندە توانیمان کە 11 بانکشتی فیستیڤاڵەکەمان بکەین ئێمە خۆشحاڵین بەوەی لە ئێستادا ئەگەر ساڵان ئێمە خۆمان داوامان لە گروپ و تیپە کللتوریەکان کرد بێ بۆی بەشداری بکەن ئەوە ئەو ساڵ پێچەوانە ببەوە خۆیان پەیوەندیان بە سنتەرەکەی ئێمەوە دەکرد لە وادەی خۆی کە ساڵانە لە 21 ئەنجام دەدرێ بۆی لەگەڵمان بەشدار بن یعنی ئەمە خەرمانی چوارم ینی کە ئێستا پێنجەمین فیستیڤالمانە ئەم خەرمانەی چوار فیستیڤالی ڕابردوو وای کردووە کە تایبەتمەندیەک بە فیستیڤالی ڕانیەوە هەبێ بە نمونەیەک ئەم ساڵ نەمانتوانی تیپی بەغدا بانک بکەین ڕۆژێک پێش فیستیڤال تیپی بەغدا دووبارە پەیوەندی دەکردەوە دەیگوت ئێمە ئامادەین بە کۆستەر بین ئێمە فیستیڤالی وامان لە عێراق کەم دیوە یعنی تامەزرۆی یعنی ئەگەر هاتبا و هێندێک گرفت بەداخەوە کە ئەم ساڵ یادی عاشورا ڕێککەوتی هەمان ڕۆژی دەستپێکی فیستیڤاڵەکەی ئێمە بوو ئەمە گرفتێکی بۆ دروستکردین ئەگینا بەرنامەمان هەبوو 12 پیش بەشداری بکات ئامادەیی باش هەیە هەم لە دەرەوەی وڵات هەم لە ناوەوە و ئێمە پلانمان هەیە بۆی ساڵی ئایندە بتوانین بازنەی کەلتورە جیاوازیەکان بازنەیەکی نێودەوڵەتی پێ بدەین لە ئەفەری قاوە بگوازینەوە بۆ کێشوەرەکانی تر و بتوانین بەڕاست ئەم پەیامە بگەێنین کە پێی دەڵێن ئەم سەرزەمینەی ئێستا لە بەرامبەر باهۆزی جیهانگیریدا کە سنوورەکان تێک دەشکێنێ پێویستە ڕێکخراوە کللتوریەکان ڕێکخراوە ڕۆشنبیریەکان کار لەسەر پاراستنی ئەو خەسڵەت و بەها جوانانەی مرۆڤایەتی بکەن کە لە مێژووی شارستانیەت و فەرهەنگی گەلاندا فراهەم هاتووە کە ئەویش کەلتوری گەلان خۆیەتی کە ئەویش هونەری گەلان خۆیەتی بۆیە ئێمە پلانمان هەیە ساڵی ئایندە ئەم بەدەنگەوە هاتنە بقۆزینەوە بۆ ئەوەی ئاستی فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکانی ڕانیا بەرگێکی نێودەوڵەتی پێ بدەین و ئەوە تەجاوز بکەین کە لە وڵاتانی دەوروبەر بێن بەتای ئەوەی بینە سەر کیشوەرەکانی تریشەوە کە بە دڵنیاییەوە ساڵی ئایندە پلانی سەرەکیمان بۆ بە نێودەوڵەتیکردنی ئەم فیستیڤاڵە دەبێت. بەڵێ باشە کاک خالید من پرسیارێکی ترەکەم سەبارەت بە بوونی بەڕێوەچوونی فیستیڤاڵەکە هەر تەنها نمایشکردنی ئەو تابلۆ یاخود ئەو نمایشەیە کە دانراوە بۆ کللتورە جیاوازەکانیان دواتر گفتوگۆی تایبەت دەکرێت لەسەر شێوازی کللتور و تێکەڵکردنی کللتورەکان. بەڵێ هەمیشە فیستیڤاڵەکانی ئێمە دیالۆگی کللتورەکانی تێدایە دیالۆگی کللتورەکان یەکێک لە پاسەرەکیەکانی فیستیڤاڵەکەی ئێمەیە کە زمینەیەک دروست دەکرێت بۆی هەموو کللتورەکان پێکەوە گفتوگۆ بکەن و ڕاستپاردەیەکی هاوبەشمان هەبێ و لەم ساڵدا لە پرۆگرامی فیستیڤاڵدا لە دوو شەودا هەموو گروپەکان بەشداری دەکەن کە هەر گروپێک نیو کاتژمێر کاتی دراوەتێ بە هەر دوو شەو کە بتوانێت ئازادانە گزارش لە هونەر و کللتورەکەی خۆی بکات لە تەنیشت ئەوە چەندین چالاکی تر بەڕێوە چۆن مەسەلەن ئەمڕۆ لە کاتژمێردا پەیمانگای هونەرە جوانەکانی ڕانیا بە پێشنگایەکی فراوانی کاری شێوەکاری و نەحت بەشداری کرد لە باخی گشتی و دوای نیوەڕۆ لە سەیرانگای دێمان پێشنگایەکی زۆر گەورەی کەلەپوریمان کردەوە کە لە نێو چەندین ڕەشماڵدا خەسڵەتی ڕەسەنی ژیانی کوردی بەشداری دەیان گەنجی کوڕ و کچ بەشداریان تێدا کرد هەروەها خوانێکی فراوانی خواردنە کوردیەکانمان سازدا ئەندامانی ڕایال هەریەکە لە خێزانەکەی خۆیان بەشداریان کرد هەریەکە بە جۆرێک لە خواردن بەوە توانیمان بە دەیان جۆر خواردنی کوردی کۆ بکەینەوە وەژەمێکی میوانەکانمان بکەینە چالاکیەکی دی کە ناومان لێنە ناساندنی خواردنە کوردیەکان وڵاتی ئێمە میلەتی ئێمە خاوەنی شارستانیەتی و فەرهەنگ و کللتورێکی تایبەت بەخۆیەتی ڕاستی ئەم ڕۆگەلێک گفتوگۆمان لەسەرەوە کرد مەسەلەن ئەم دەڤەرەی ئێمە ئەم مۆرکە نەتەوەیی و کللتوری و خەسڵەتانەی زیاتر پێوە دیارە مەسەلەن لە ڕانیە 127 گوند هەیە ئەم گوندانەی ئێمە هێشتا بەشێکی زۆریان جلوبەرگیان خواردنیان دیزایانی ماڵیان زەوق و ژیان دۆستیان ئەساڵەتی کوردی تێدایە بۆیە بۆ ئێمە دووبارە نمایشکردنەوەی ئەوە بۆ میوانەکان چالاکی کە بە گرنگمانزانی هەروەک ئەوانیش بە یەکێک لە پرۆگرامە باشەکانی فیستیڤاڵەکە ناوزەندیان کرد بۆیە تەنها نمایش نییە نیشاندانی خواردنە کوردیەکانە دیالۆگە پێشەنگای کللتوریە کاری هونەریە
و بەداخەوە لەم ساڵدا بەهۆی دووری شوێنیمانەوەی میوانەکانمان کە کەمێک گرفتی بۆ دروستکردین ئەگینا بەرنامەمان هەبوو پرۆگرامی چالاکیەکانمان سێ شەو بێت بەڵام بەهۆی ئەوەی میوانەکانمان زۆر بوون و لە ڕانیە بەداخەوە هێشتا گرفتی شوێنی میوانەکان یعنی لە ئاستی پێویست نییە بۆیە میوانەکانمان لە سەیرانگای کۆسار کە تقریبان نیو کاتژمێر دوورە لە ڕانیە میوان شوێنی مانەوەی میوانەکانمان لەوێ جێگیر کرد ئەمە وای کرد بەشێک لە پرۆگرامی فیستیڤالەکە کورتکەینەوە بەڵام پرۆگرامی هەمەجۆر و جیاواز زۆر باشەکە خالی من دەمێ پرسیارەوەش بکەم ئامادەکاریەکانی ئێوە پێش ئەوەی کە ئەم گروپانە ڕووبکەنە ئەوێ ئایا ڕانیە تا چەند هۆڵیستاندار دووە شوێنی گونجاوی هەیە بۆ نمایشکردنی ئەو کللتورە جیاوازانەوە ئامادەکاریانی ئێوە لە ڕۆڵ چۆن بووە؟ ڕاستی گرنگە ئاماژە بە شتێک بدەین ئەنی ئێمە دەمێک کە کۆمەڵێک گەنج ینی کار لەسەرەوە دەکەین کە مرج نییە کاری باش لە شارە گەورەکان بێ ینی محکوم بێ بەوەی کە تەنها لە شارە گەورەکان بێنە دەکرێت لە شارەکانی دیش کاری پرۆفیشنەڵ و باش بکرێ نموزەجی فیستیڤاڵی کللتورە جیاوازەکانی ڕانیە یەکێکە لەم چالاکیانە بنمونە ئاستی بەشداریکردنی ئەم فیستیڤاڵی ئێمە زیاد لە 10,000 کەسە یعنی تا 12 شەو لە زوومی کامیرەکان بیبینە بە هەزاران کەس دەبینی کە ئامادەیە چەندین کاتژمێر بمێنێتەوە کەمە عشقێکی گەورەی هونەردۆستی نیشان دەدا لە تەنیش لەوەدا هەوڵمانداوە لە ڕووی ستەیج مەسەلەن لە ڕووی ئەو تیمانەی کە ڕایەڵ کاری لەسەر دەکا هەر لە تیمی پێشوازیەوە بیگرا بۆ تیمی ئامادەکاریەکانی تری پرۆگرام سازیمان هەوڵ بدەین پرۆفیشناڵێتێکی پێ بدەین و ساڵ بە دوای ساڵ هەوڵمانداوە گەشە بە توانای ئێستافەکەشمان بدەین بۆیە لەم ساڵدا دەتوانم پێ بڵێم ئاسوودەترین بەو پێی هەموو گروپێک تیمێکی ڕایەڵی بۆ دانراوە کە ڕابەرایەتی دەکات و هەمووی پێشتر پرۆگرام سازیەکی باشی بۆ کراوە واتە میوانانمان دەڕۆژ پێشەوەی بێنە فیستیڤالەکە تەواوی وردەکاری فیستیڤالەکەیان بە وردەکاری تەواوەوە لا بووە بە هەموو زمانەکان ئەمە وای کردووە ئاستی تێگەیشتنی ئەوانیش بۆ ئێمە گونجاوتر و باشتر بێ بۆیە ئەم کارە باشانە گرنگە زیاتر گەشەی پێ بدەین کە بەشێکە لە توانای گەنجان خۆی من دەمەوێت بەرنامە جوانەکەی ئێوە کە یەکێکە لە بەرنامە هەرە باشەکانی دەرخستنی هونەر و گەنج و ئەو ژیان دۆستیەی کە لە میدیا گرنگە کاری لەسەر کات کە یەکێک لە بەرنامە باشەکان بەرنامەکەی ئێوەیە بقۆزمەوە بۆ باسکردنی شتێک ئەم پەیامی هونەرە پەیامی گەنج خۆیەتی یعنی لە ڕانیە توانراوە کۆمەڵک گەنجی زۆر باش ساڵانێکە پەروەردە بکرێن و ڕاستە ئەمە سنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کللتوری سەرپەرشتی ئەم پرۆگرامە دەکات و ساڵانێکی زۆرە لەو بوارە کار دەکات چەندین پرۆگرامی فراوانی لە بواری ئاڵوگۆڕی کللتوری لە ناو دەروەی وڵاتەیە بەڵام نابێ ڕۆڵی ئەوەش نادیدە بگرین مەسەلەن ڕێکخراوێکی وەکو مناڵپارێزی کوردستان کە ماوەی 18 ساڵە پرۆژەی سنتەری چالاکی گەنجانی ڕانیی هەیە لە ڕانیە ئەمە وای کردووە پەروەردەکردنی چەندین ساڵ کارکردن لەگەڵ پەروەردەکردنی گەنجان تیمێکی خۆبەخشی چالاکی هونەردۆستی زۆر باش لە ڕانیە هەبێ بۆیە سەیر نییە پێتان بڵێم زیاد لە 7 گەنج بە خۆبەخشی لە شەو ڕۆژ دەخاتە سەریەک لە پرۆگرامەکانی ئێمە ئەم گیانی خۆبەخشیە خاڵێکی پۆینتێکی بەهێزە کە ڕایەڵ وەک ئەجندایەکی سەرەکی کاری لەسەر دەکات دوو دام و دەستگاکانی حکوومەت بەگشتی لێرە هاوکارێکی زۆر باشی ئێمن مەسەلەن ئەو کارەی ئێمە دەیکەین هەر ڕایەڵ نایکە هاوکار و پشگیریکی گەلێک فراوانمان هەیە دەیکا هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی بەڕێوەچوونی میکانیزم و لانی ئیداری فیستیڤالەکەوە لە تەنیشتەوەوە ئێمە هەوڵمانداوە بە بودجەی زۆر کەم ئەم فیستیڤالە بکەین بنمونە فیستیڤالەکانی ڕایەڵ لە 5 ساڵی ڕابردوودا لە هیچ فیستیڤالێک نەمان هێشتووە لە 40 ملیۆن دینار تەجاوز بکە یعنی ئەمە ڕاستی ئەم گیانی خۆبەخشیە وا دەکات ینی ئێمە پشت بە توانایەکی خۆبەخشی باشی خەڵک دەبەستین و دوو بەدەنگەوە هاتنی دامەزراوەکانی دەوڵەت و لێرەشەوە لەم مەسەلەن فیستیڤالە گەلێک شوێن مەسەلەن پشگیری ئەو فیستیڤاڵی ئێمە کردووە مەسەلەن برای گەورە و خۆشەویستمان جێگری سەرۆکوەزیران بەڕێز کاکوبات تاڵەبانی یەکێک بووە لە پشگیرەکانی ئەم فیستیڤاڵە بەڕێز برای خۆشەویستمان کاک فریاد ڕەوانزی وەزیری ڕۆشنبیری عێراق یارمەتێکی باشی داین بۆ هاتنی هەردوو تیپی بەسڕا و بەغدا مەسەلەن بەڕێز کاک فاروق
کۆمپانیای ئاسیاسێڵ بە سوپاسەوە هاوکاریکی زۆر باشی فیستیڤالەکەمانی کرد وەزیری خوێندنی باڵا کە لێ ڕاستسوپاسی دەکەین یەکێک لە پشگیرە دیارەکانی فیستیڤالەکەمان بوو مەسەلەن وەزیری ڕۆشنبیری بە هەمان شێوە هاوکاریکی زۆر باشی فیستیڤالەکەمان بوو تا کۆمپانیای قەیوان تا کۆمەڵێک شوێن لێرە کە بۆ ژەمی خواردنەکان یارمەتیان دای مەبەستم چییە لە ناوهێنانی ئەوانە ڕایەڵ وەک ڕایەڵەیەکە لە نێوانی ئەوانەدا کە کار دەکەین هەمومان پێکەوە کارێکی هوەری بکەین بە پشتبەستن بە توانای گەنجان کە خۆشبەختانە نموزەجی فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکانی ڕانیا یەکێک لە نموزەجە باشەکانە کە ئێستا لە تەنیش پرۆسەی سیاسی مەسەلەن ئەمە زۆر گرنگە کاتی هەڵبژاردنە کاتی بانگەشەیە مەسەلەن بەڵام لە تەنیژ ئەم پرۆسەیە وا دەبینی لە شاری ڕانی دەواازەی ڕاپڕین مەسەلەن شۆڕشێکی دی هوەری هەیە ژیان دۆستیەکی دیەیە و ئاشتیکی دیەیە ئەمە کە کارە گرنگەکەی ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیە کە بە تەکید ئێمە وەکو پرۆژەیەکی سەرەکی کاری لەسەر دەکەین باشە کاک خالید تا چەند ئەو نمایشە کللتوریە کوردانەی خۆمانکە نمایشکراوە لەوێ کاردانەوەی هەبووە لەسەر ئەو گروپە جیاوازانەی تر کە لە کللتورە جیاوازەکانی ترەوە هاتوون و گفتوگۆی ئەوان چیە لەسەر کللتوری کوردی ڕاستی ئاستی بەشداریان لە ئاستێکی زۆر باشدا بووە بەو پێی ئەم تیپە کوردیانەی کە لەناو ئەم فیستیڤاڵە بەشدارن بەشێکیان لە گروپە پرۆفیشناڵەکانن مەسەلەن تیپی هوەری میلی سلێمانی تێدا بەشدارە تیپی هوەری میلی دوهۆک تێدا بەشدارە تیپی عفرین تێدا بەشدارە و گروپی ڕاپەڕین تێدا بەشدارە یعنی وەکو گروپە کوردیەکان یعنی ئەمانە گروپانێکن کە لە ئاسی نێودەوڵەتیش بەشێکیان وەکو ناسنامەیەکی کوردی کاریان کردووە و لەو بوارە ئاڵوگۆڕە کەلتوری و دیالۆگانە ئەزمونێکی باشی دەوڵەمەندیان هەیە بۆیە بڵێ ئەوانیش بەشێکن لە سەرخستنی کارەکەی ئێمە هەڵبەت ئێمە بەبڕێست ینی جیا لە وڵاتی میسر دێ بۆ پاکستان کە تیپی بلوچستانی ئەوێ بەشدارە تیپی تاران لەگەڵمان بەشدارە تیپی بەغدا تیپی بەسرا لەگەڵمان بەشدارە تیپی کەرکوک لەگەڵمان بەشدارە تیپە کوردیەکان لەگەڵمان بەشدارن یعنی هەوڵمان داوە ئەم جیاوازیانە لەو سیما هوەریە کۆ بکەینەوە کە دووبارە ئەو پەیامە تەکید کاتەوە کە ئەو پەیامە جوانەی هوەرە بۆ ژیان دۆستی هەمومان و بۆ ئاشتی هەمومان و بۆ پێکەوە ژیانی هەمومان زۆر باشە کاک خالید وەک دوا پرسیار ئەبینم لە پشتی بەڕێستانەوە خەریکی پرۆڤەکردنن ئەوە چەند نمایشێکە و وەکو پێم وابێ تاو کللتوری کوردیە ئەم وەک ڕێزێک بوو میوانەکان لە پرۆگرامی دوێنێ شەودا تیپی مۆزیکی ڕاپەڕین دوا تیپ نمایشی کرد ئەم شەو پرۆگرامەکەمان پێچەوانە کردوتەوە کە ئەوە ئەجندای پرۆگرام سازی ئێمەیە تیپی کۆتایی دێتە تیپی یەکەم ئەمە تیپی مۆزیکی ڕاپەڕینە ئێستا ئامادەکاری دەکات کە وەکو یەکەم تیپ لە شەوی دووەم بەشداری دەکات دوا بە دوای ئەو تیپەکانی تردێن هەر گروپێک لەم شەودا چارەگێک کاتی بۆ دانراوە کە بتوانێت لەم کاتەدا سوود لە نیشاندانی کەلتوری خۆی وەرگێ کە تیپی مۆزیکی ڕاپەڕین لەم شەودا بە مۆزیک و گۆرانی ڕەسەنی کوردی بەشداری دەکات کە دوای دەستپێکردنی فیستیڤالەکە هیوا دەکەین وەک چەپکە گوڵێکی جوان بۆ دووەم شەوی فیستیڤال ببێتە دیاریشی ئامادەبووان و لێرەوە دەمەوێت بەڕێزت بڵێم تایبەتمەندیەکی ئەم فیستیڤاڵی ئێمە ئەوەیە پێش کاتی فیستیڤالەکە مەسەلەن ئەمە ئێستا وردە خێزانەکان دێن کە بەشێکی کە بە ڕێژەیەکی ئەم شوێنە کە جۆرێکە لە مەسرحی ڕۆمانی بە هەزاران کەس دەگرێ مەسەلەنەوە خەریکە بەشێکی پڕ بێ ئەمما تامەزرۆیی خەڵک نیشان دەدا هەم بۆ ئێمە کە جێگای خۆشحاڵیەکی زۆر گرنگە کە دەبینە بەشێک لە ئارامی بۆ خەڵکەکەی خۆمان هەم بەڕاستیش ئەو ڕوحە هونەردۆستی ناو خەڵک گرنگە هەموو لایەک گەشەی پێ بدەین کە دووبارە دەڵێم ڕایەڵ وەک دامەزراوەیەکی ئاڵوگۆڕی کەلتوری توانیوێتی ئەزمونێکی جوان و سەرکەوتوو لە بوارە دانیشاندات هیوا دەکەم لە ساڵانی ئایندە بتوانین ئاستی چالاکیەکان زیاتر و پێشتریش بخەین دەستان خۆش دەستخۆشی لە ڕانی خۆشەویست دەواازی ڕاپەڕین بۆ ئەنجامدانی ئەو جۆرە چالشێکە لەوێکرێت و لە هەمان کاتە سوپاس بۆ بەڕێز خالید خادر سەرپەرشتیاری فیستیڤاڵ بە هیواین کە لە داهاتووە کاری باشتر و جدیتر لەسەر ئەم بابەتە بکرێت سوپاس بۆ بەڕێستان